من ناو خدرە ئەنجومەنی گوندی کڵاوسوورانم دیارە کڵاوسووران زیاتر ئێستا بە باخشت بەناوبانگە بژێوی ژیانی خەڵکەکە لەسەر باغداریە باغداریش خەڵکەکە هەمووی ڕووی لە ئیشی باغداری کردووە ئەرزەکانیان ئەکسەریەتی کردویان بە باخی باشیان لێوە کردو بە زۆریش هەناری شیرن لە تقریبا لە 1970 ئەوانەوە لێرانە خەریکی ئەوی شین ئیشی باغدارینە باخ هەناری شیرنی ئەکسەرێتی لە حلوەکانی هەولێر و سلێمانی بە زۆری بۆ جنوب دەڕوە بۆ خواری و عێراق دەڕوە بۆ بەغدا و بۆ پەسرا و ئەوانە دەڕوە زیاتر لێ ئەوان لێوە سەرف دەبێت هەناری مێخۆش و تەخەڵەبجە لە منتیقی خۆمان زیاتر سەرف دەبێت ئەوەی کە ئێمە هەمانە ئەکسەرێتی هەناری شیرنە هەناری شیرنیش لای خۆمان زۆر مەقبوڵ نییە بەس لە شارەکانی عێراق مەقبوڵە شیرنەکە مەقبوڵترە لە هەمویان بەڵام ساراخانی هەیە هەڵەبجەی هەیە ترشی هەیە ئەنی ئەوە زۆر ترشە ینی ئەوە 4-5 هەیە ئەوە لەو دەورەیە خواستی هەنار لێرانەمە ڕاستی خەڵکی ئەو دیانەی بە تایبەتی قەسرۆ کڵاوسووران هیزۆ بێسانە ئەو منتیقانەی خۆمان هەمویان هیزۆپی جەلی و گرچی و ئێمە سەرچاوی ئاویشمان لە بەنداوی سماقوڵیەوە دێت زیاتر بژێوی ژیان خەڵک لەسەر ئەو بەرهەمانەیە لەسەر بەرهەمی هەنارە چاندن بە دوو جۆرە جارێک چاندن پایزان هەیە دەیچێنێ بە شەتڵ دەیچێنێت ئەوە بە پایزانیش دەتوانێت بیچێنێەوە بە هارانیش مانجی 2 و مانجی 3 و ئەوانە بە سینجی دەسندرێ هەم بە شەتڕش دەسندرێ بە حەقەت سوپاسێکی پێپیان بۆ مدیری ئاوی کۆیە بکەم نەواخان بە حەقەت ئەمە 2-3 ساڵە زۆر پشتیوانمانە زۆر هاوکارمانە هەرچەندە ئەم سنووری ئەویش نییە ئێرە سنووری چواقوڕنەیە بەڵام ئەمە یەک کێشەمانەیە کێشەکەمان جۆگای کۆنکرێتیە جۆگای کۆنکرێتی تا ئێستا بۆ قەسرۆک بۆ کڵاوسووران بۆ هیزۆپی بچووک نەکراوە ئەنی ئەو هەموو بەرهەمەی هەیە ئەو هەم بەرهەمی ناوخۆی ئێمە بەرەی پێدەین گەشەی پێدەین بەو بەرهەمی ناو خۆمان زیادکەین کەسی تەماشا دەکەین ئەو جۆگایانە تا ئێستا نەکراوە و لەسەر ئەو هەموو داهاتش کە حکوومەت هەی بووە ڕاستە ئێستا دەڵێن بێداهاتی و بێموچەیە ئەدی ساڵانەکانی زوو خۆ بێموچەی و بێداهاتی نەبوو ئێستا ئەو جۆگانەی لە سنووری ئەو گوندانەی ئێمەە هیچیان کۆنکرێت نەکراون قسەی کۆتایی ڤار دەیکات.